ئەوەی ڕۆڵی کۆمەڵگای ئیسلامی لە جیهاندا بەهێز کردووە بوونی دیکتاتۆران و هاوپەیمانێتیانە لەگەڵ جیهانی سەرمایەداریدا کە ساڵانێکە گوێی جیهانی کەڕ کردووە، گوایە ئەوان بەرگری لە باهەکانی دیموکراسی و مافی مرۆڤ و مافەکانی هاوڵاتی بوون دەکەن. بەڵام بە پێچەوانەوە ئەوان لە دوای ڕاپەڕینی بەهاری عەرەبی پشتیوانیان لە پێگەی دیکتاتۆران کرد و پێشوازیان لە کودەدا خوێناویەکان کرد و باشکرا ڕێگریان کرد لە سەرکەوتنی شۆڕشە ڕزگاری خوازیەکان. ئەم یێرشە میدیایە ڕێکخراوە ساڵانێکە کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی لە زەینی تاک و کۆمەڵگای خۆراوایی و بگرە خۆرەڵاتیشتا جێگیری بکەن کە ئیسلام یەکسانە بە تیرۆر و توندڕەوی. ئەگەر حایمید زۆکی سەرۆکی شەشەمی قەوارەی ئیسرائیل وەکو دوژمنێکی ئیسلام لە ساڵی 1992دا لە بەردەمی پەرلەمانی پۆڵەندیدا ئوسولیەتی ئیسلامی بە تێراوێ ناوبرد و هۆشیاری پێدان لە خێرا بڵاوبوونەوە و ڕایگەیاند کە ئەوە تەنیا مەترسی نییە بۆ سەرگەلی جوولەکە بەڵکو مەترسیە بۆ سەر جیهان. ئەم ترساندنەی خۆراوا لە ئیسلام و گەشەکردنی تەنیا لە زاری ناحەزانەوە دەرنەچووە بەڵکو ناوەندە استراتیجیەکان کاریان لەسەر کردووە. ئەوە بوو لە دوای هەرسی پەیمانی وارشۆ لە خۆرەڵاتی ئەوروپا پرسیارەکانە ڕاستەی سەرکردەکانی ناتۆ دەکران کە بۆچی پەیمانی باکووری ئەتڵەسیش هەڵناوەشێتەوە. وێڵی کلاسی سکرتێری ناتۆ لە گۆڤاری سویچە سایتۆنگی ئەڵمانیدا ڕایگەیاند بێگومان ئوسولیەتی ئیسلامی ڕەشەیە بۆ سەر خۆراوە هەروەکو بزوتنەوەی کۆمۆنیستی لە ڕابردوودا ڕەشە بووە. ئەو پەیمانێتیە جیهانیە سەرمایەداری و دیکتاتۆرانەی جیهانی ئیسلامی بەگشتی و خۆرەڵاتی ناوەڕاست کەشێکی نەخۆش و قەیراناوی لە ناوچەکە خوڵقاندووە کە بە هەزاران هاوڵاتی بۆ پاراستنی ژیانیان ڕوو دەکەنە وڵاتانی خۆراوە و لەوێشەوە ڕوبەڕووی بزوتنەوەی ڕەگەزپەرستانە و ڕاستڕەوی بوونەتەوە کە داوای دەرکردن و بەگرە لە ناوبردنیشان دەکەن. ئەوانەی بەناحەق و کودەتا و خۆسەپاندن دەسەڵاتی وڵاتانی موسڵمانیان گرتووەتە دەست بە بیانووی ئاسایش و سەقامگیری و بینای دەوڵات بەردەوامن لە داپڵۆسین و هاندانی دەستگا ئەمنیەکان بەو وەڕاستەدا بەتایبەتی لێدانی پێگەی مزگەوت لە کۆمەڵگای ئیسلامیدا و بەوەشەوە ناوەستن و بۆ خۆش خزمەتیش بە خۆراوە هەمان زاراوەکانی ئەوان بەکاردەهێننەوە کە بۆ یێرشکردنە سەر موسڵمانان کردویانەتە بیانووی میدیاکانیان. ڕوونترین نمونە بانگەشەی ئەم دوایەی هاوشێوەکانی ڕژێمی کودەتای میسر بوو بۆ کۆنگرەی ئاسایشی میونخ کە ئەوکات لەگەڵ کوشتنی 13 لاوی میسری عەبدولفەتاح سیسی باشترین پێشوازی لێکرا و لە دوانگەی کۆنگرەکەەوە کەوتە ئامۆژگاریکردنی جیهان بۆ ئەوەی هەمووان بکەونە لێدانی پێگەی مزگەوت و ناوەندە ئیسلامیەکان و بەتایبەتیش ئەوانەی لە خۆراوادا بە سوودوەرگرتن لەو ئازادیانەی کە هەیە پەراوێزێکیان دەستکەوتووە بۆ هەناسەدان و چالاکی ئاینی و ڕۆشنبیریان. کەواتە ئەوەی لە نیوزیلاند و خۆراوادا ڕوودەدات پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە بوونی دیکتاتۆریەت لە وڵاتانی ئیسلامیدا. زۆرترین ژمارەی قوربانیەکانیش خەڵکی وڵاتانن کە ترس و کوشتن و ڕاوەدوونان تێیدا بەرقەرارە و دۆخەکەی گەیاندوونێتە ڕادەی مەحاڵبوونی ژیان. بەڵام هێشتا هەڵوێستی سەرۆکوەزیرانی نیوزیلاند و سۆزی مرۆڤ دۆستانەی جەماوەری وڵاتەکە زۆر جێگەی ڕێزە کە لە یەکەمین چرکەساتی ڕووداوەکەدا و بەکردەیی تیرۆریستبوونی ڕووداوەکەیان ڕاگەیاند و هێشتا لە ناوچەی خۆرەڵاتی ئیسلامی و میدیاکانی پەڕگیریشدا کردەکە با یێرشێکی چەکداری ناودەبرێت کە ئەمە جۆرێکە لە هاو ئاهەنگی لەگەڵ ڕاستڕەوە ڕاسیست و ڕەگەزپەرستەکانی خۆراوادا و هیچی تر نییە.